ئەمڕۆ کە بە بادەی مەیەوە هاتی لەسەردا، هێناتەوە بەر جانی سەفەر کردە لە بەردا. لەو خستنە سەرڕوو بە جەفا دەستەی جێسوو، وعدەی وەتەنێکت بە غەریبانی سەفەردا. بەم تەرزە کە جانپەروەرە نوتقی شەکەرینت، ئەنفاسی مەسیحێکە لە ناو دورجی گوهەردا. ئەو تەڵعەتی حۆرانی و لوتفی مەلەگاسات، حاشا کە کەسێک دیویە لە تەرکیبی بەشەردا. یەک حەلقە و سەد سیحرە بەری پەرچەمت ئیمڕۆ، دیسانەوە ئاخۆ چ خەیاڵاتی لەسەردا. زوڵف و سەری کوڵمەت بنوێنە بە منەجم، حوکمی چییە عەقرەب لە محازاتی قەمەردا. قەدری چییە خورشید لە کنپرتەوی حوسنت، جلوەی چ دەکا قەترە لە دەریای خەزەردا. لەو سوورەتی زیباتە کە ڕۆحێکە مجەسەم، وەک سوورەتی دیوارە ئەوی ڕۆحی لەبەردا. لەو ڕۆژەوە جانا کە نەزەرت لێمە کلا کرد، چوونی سەر و ماڵم بە خودا هەر لە نەزەردا. سینەم سوپەری ناوەکی دڵدۆزی موژەت بوو، نەمزانی کە ناوێستێ خەدەنگت لە سوپەردا. ئەو ماچی شەوی دی بە منتدا بە 200 ناس، وا ئێستا بە کامی ئەدەبی تەعمی شەکەردا.